ئێمە بە ناوی خوا دەست بەم هەڵمەتە دەکەین و لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەبوونی پەرلەمانتارانی و هەڵوێستی کۆمەڵ لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کاری پەرلەمانیەوە بوونی وەزیرەکانی و باقی نوێنەرەکانی لە حکومەتی خۆجیێی و لە ئەنجومەنی پارێزگاکان پێم وایە لە ماوەی ڕابردوودا بە هەڵوێستەکانی ئەو وەڵامەی لای هاوڵاتی و لای دەنگدەرجێشتووە کە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ. زۆر باش. ئەمەوێ بەرنامە و پەیامی ئەم لیستە دەیەوێت کار لەسەر چی بکە و کار لەسەر کام داواکاری و خواستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە. ئێمە کاک عەباس لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە تایبەت لە ساڵانی پێشوو لە 4 ساڵی ئۆپۆزیسیۆن بوونیدا و لە 4 ساڵی پێشوودا واتە لە خولی سێەم و چوارەمی پەرلەمانی کوردستاندا سەلماندوویەتی کە لە خزمەتی هاوڵاتیانی کوردستاندا و ئێمە لە ئەنجومەنی سیاسی و لە سەرکردایەتی کۆمەڵ لە 4 ساڵی پێشوودا کرۆکی سیاسەتکردن و کاری پەرلەمانی حکومی ئەمە بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستان بووە و هەر ئەو پەیامەشمان بۆ خەڵک پێەیە کە ئێمە لەکوێ بەرژەوەندی تاکی کوردی هەبێ لەوێن سیاسەکانمان پەرلەمانتارەکانمان و لە گریمانەی بوونمان لە حکومەتی خۆجیایی لە هەر شوێنێک نوێنەرێکی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەبێ دەبێ کرۆکی کاری ئێمە میحوەری کارکردنمان بەرژەوەندی تاکی هەرێمی کوردستان بێ هەر لە زاخۆ تاک و خانەقین بەبێ فەرق و جیاوازی